ئەگەر ڕابردووت پێش خۆت بە ئاگا بێتەوە چی ڕوودەدات؟ فیلمێک کە بە شێوەیەکی نهێنی سەرنجی تۆی بینەر تاقی دەکاتەوە. لە شەوێکی باراناویدا بە بەرچاوی خۆیەوە براکەی دەفرانرێت. دوای 19 ڕۆژ دەگەڕێتە ماڵەوە، بەڵام شتەکان ئاسایی نین. ڕەفتارەکانی سەیرن، شتێک گۆڕاوە، شتێک بوونە، شتێک لەبیر کراوە. فیلمی لەبیرکراو یاخود فۆرگۆتن یەکێکە لە جیاوازترین و جوانترین فیلمە کۆریەکانەوە. دەرهێنەر دەیەوێت بزانێت تۆی بینەر سەرنج دەدەیت یاخود نا. ئەم فیلمە هی ئەوە نیە کە یەکجار سیر بکرێت، شایانی ئەوەیە چەند جارێک سەیری بکەیتەوە، چونکە چەندین وردەکاری تێدایە کە لە یەکەم بینیندا هەستیان پێ ناکەیت. بۆ نمونە فیلمەکە لە سەرەتادا ناوی ژووری شیم بووە، دواتر گۆڕاوە بۆ فۆرگۆتن. دەرهێنەر بارانی وەکو سمبولی فشار و ترس و سەرلێشایی بەکارهێنەوە. اینجا لە شوێنێکی دیکەی فیلمەکەدا لە کاتی وێنەگرتندا هەندێک لە ئەکتەرەکان تاوی چیرۆکەکان نەدەزانی و هەوڵیان داوە خۆیان لە چاوتروکانی زۆر بە دوور بگرن بۆ ئەوی بە شێوەیەکی سروشتی گوماناوی سترێس مامەڵە بکەن. دەرهێنەر هاتووە گفتوگۆی بە ئەدەب و ڕوخساری ئارام و دەنگی نەرمی بەکارهێناوە تاوەکو وا بکات گرژیەکان دەرونی بن نەک جەستەی. هەر ئەمانەش وا دەکەن کە بینەر بەهێمنی گومان بکات نەک لە ناکاو. شتێکی زۆر جوانی ناو فیلمەکە ئەوەیە کە زۆرینەی زەردەخەنەکان ڕاستەقینە نین. سەرنج بدە کاتێک زەردەخەنە دەکەن چاوەکانیان هەرگرژە پێدەکەنن، بەڵام لە دیمەنەکاندا هەست بە ئارامی ناکەیت. لە سەرەتادا لەوانەیە هەست بەم شتانە نەکەیت، بەڵام مێشکت هەستیان پێدەکات. باشە ستەمێکی گەورە نییە کە ئەم فیلمە لە ڕیزی پێشەوەی باشتری فیلمەکاندا نەبێت. هۆکارەکەی بۆ ئێوە بەجێ دەهێڵم.